بەردەوامی هەیە و شەڕ ڕوبەڕوونەوەکان ئێستا لەکوێی شنگالدایە؟ يعني سەبارەت بە ڕەوشی ئەمڕۆ گرنگترە لە دوێنێش گرنگ و بەدڵ ئەوڕۆ زیاتر گرنگە. ڕاستیش داعش ئەو هێزەی نەماوە ناو شنگالە، چەند کەسێکیان ماوە تەنیا عبوەکانیان ماوە. ئێستا شاری شنگال لە کۆنتترۆلی داعش دەرچووە. ئێستا هێزەکانی ئەمە وردە وردە واکەون ناو شنگال و دەواازەی ڕۆژهەڵاتی شنگال ئێستا لە دەستی ئێمەیە. ئەمەش وەکو مزگینی بێ، وەکو مژدە بێ بۆ خاکی باشووری کوردستان و بۆ هەموو کوردستانیش. لە ڕاستیان ینی بە هەوڵ و کۆشیێکی زۆر توانیمان جارێکی تر شنگال لەژێر کۆنتترۆلی داعشا دەرخین. ئێستا وردە وردە ئێمە کار بۆ ئەکەین کە شنگال ببینەوە کە لە مین و شتەکان خاوێنەوە و ئەسیری شەبن. ئەتا ئەم ساعتە لەگەڵ تۆ قساکەم ئەسیر هەیە لە دەستی ئێمە، ئەسیر هەن خۆیان تەسلیمی ئێمە ئەکەن. ئێمە بانگەوازیمان بۆیان کردووە و لەسەرەوە ساسەش دێن لای ئێمە و هەروەها لە دەواازەی ڕۆژهەڵاتیشەوە ئێستا لە دەستی ئێمەدایە، ئەو ڕێگەی لەژێر کۆنتترۆلی ئێمەدایە. دەواازەی ڕۆژئاواشەوە ڕێگاکە دەستی ئێمەدایە. کاک ئەگید ئەوەی کە ئێوە باستان کرد، ئێوە لە دەواازەی ڕۆژهەڵاتی قەزای شنگالن. پێشمەرگە لەکوێ؟ پێشمەرگە لەکوێی شنگال پێشڕەوی کردووە؟ پێشمەرگە ئێستا نییە، لە دەواازەی ڕۆژهەڵات پێشمەرگە نییە. ئەوان لەسەرەوەن لە سۆڵاخن، لە هێزەکان ئێمە لە پێشی پێشەوەن. ئەوان ئێمە داوامان لیان کردووە کە بێن ئەڵێن بەرنامەی گشتیمان هەیە، ئەمە بە پێی بەرنامەی گشتی حرەکەتەکەین. بەڵام هێزی ئێمە ئێستا داخلی دەواازەی ڕۆژهەڵات بووە و ئەو معسکەرە گەورەکەی دەواازەی ڕۆژهەڵاتیش ئێستا دەستی ئێمەدایە، چوارڕێیانەکەش دەستی ئێمەدایە. کاک ئەوان لێکەین کە بێن بەشدار بن، ڕاستیش سستاییەکەن، بێغەمیەکەن. بەڵێ کاک ئەگید ئەو ناوچانەی کە ئێوە پێشڕەویتان لێ کردووە، ینی دەتوانی زیاتر ڕوونی کەیتەوە ئێوە کوێی سەرەتای شەڕەکەی ڕۆژی ڕابردووە تا ئەمڕۆ ئەو کامانن ئەو ناوچانەی کە ئێوە دەستا بە سەرتا گرتووە کۆنتترۆلتان کردووە ئازاد کراون؟ گەڕەکی حەینەسر ئێستا ینی پێشتریش نیوەی زیاتر دەستی ئێمە بوو. ئێستا گەڕەکی حەینەسر ئێمە بەرەو پێشەوە ئەڕۆین چونکی مینی زۆرە، ئێمە لەناو ینی وردە وردە پاکەکەین و بۆ پێشەوە ڕن هێزەکەی ئێمە ئێستا وردە وردە لە گەڕەکی حەینەسر پێشەوە ئەڕوات. هەروەها لە دەواازەی ڕۆژئاوەوە لای قزڵکەنتەوە ئێمە بەرەو پێشەوە دێن، گوندی قزڵکەنیش لە دەستی ئێمەدایە. ئەوە بۆ شێوەیە، ینی هێزی ئێمە لە پێشی هەموو هێزەکانەوەیە. ئەوە با بڵێم، یانی لەوانەیە هەنێک میدیا و هەنێک کەسی کە ڕاستیش نامەسوولانە قسە ئەکەن هێزەکەی ئێمە بچووکەکەنەوە، ئێمە ئەوانە بەڕاست نابینن. بار هەموو ڕاگەیانەکانیان داوەت کردایە باتەن ئەلێرە هێزەکەی مەشیان ببینایە. بەس بەڵام ئەوانەی کەوا دەرەچن لە تەلەڤیزیۆنە قسە ئەکەن و ئەو میدیای نزیکی پارتی ئەمانە هێزەکەی ئێمە بچووکەکەنەوە و هەنێک کەسایەتیش دێنە سەر تەلەڤیزیۆن قسە ئەکەن هێزەکەی ئێمە بچووکەنەوە ڕاست نییە. ڕاستیش سوکایەتیکردنە، ئەمە سوکایەتیکردنش ڕاست نابینین و با بێن ڕێگە بدەن بە میدیاکانی دیکە، با میدیاکانی دیکە هێزەکانی ئێمە ببینێن. میدیاکانی خۆیان لە ئەوان زیاتر کەسی تر ئەلێرە ڕاگەیاندنی ڕاستەوخۆ ناکات. بۆش چی ئەوان بڵێن ئەوەیە، بەدڵم لە عەمەلی ئەوانە هێزەکەی ئێمە بە شێوەیەکی ئاکتیڤ و بە هەزاران هەواڵە، ینی ئەوە ناشارێتەوە، ینی بە هەزاران هەواڵ ناشێت، هەتا ئینتەرنێتیان بڕیوە لەبەر لە فەیسبووکە لە شوێنێکە بڵاو نەکرێتەوە. ئەمە ڕاستیەکەی ئەمەیە، یان هێزەکەی ئێمە لەبەر چاوە و هەموو ئاڵاکانی ئێمەش لەبەر چاوە. کاک ئەگید ئێوە لە ڕۆژی ڕابردوو باسکرا کە لە ئۆپراسیۆنەکەدا هێزی پێشمەرگە 7500 پێشمەرگە لە پرۆسەکە بەشدارە. ژمارەی ینی هێزەکەی ئێوە چەند بووە؟ ئەوە بۆ ئەوەی ئەوە نازانم چەندە، بەزڵام ئێمە 1500 و بەرەوسەرەوەیە. بەش تەنیا لە ناو ناوەندی شنگالە ئێمە 1500 هەواڵ هەموویش لە پێشەوەن. کاک ئەگید فڕۆکەانی هاوپەیمانان بەشداریان چۆن بووە؟ مانگیتانە بووە و ئایا توانیوەتی ئەوە کارێک ببۆی ئێوە پێشڕەوی لە شەڕەکە بکەن؟ ڕاستە ڕۆڵیان زۆر بووە، وەڵاهی دوێنێ ڕۆڵیان زۆر بوو، ینی توانیان زۆر باشی لێدەن. بەڵام ئەمڕۆ هەتاوەکو ئێستا دەستیان پێ نەکردووەوە، چونکی شتێک نەماوە. من ئەڵێم
مژدەوەتانە دەمەکە شنگاز دەسەڵاتی داعشی تیان نەماوە لەوانە یەک دوو کەسی تابێت لەگەڵ عبوەکانیان لەوە زیاتر نین شنگار کۆتایی هاتووە. بەڵێ کاک عەید ئەوەی کە ئێوە باستان کرد باس لەوە کرد کە شنگال کۆتایی هاتووە زیانەکان چین لە شەڕەکە و قوربانەکانیەوە چی بوو چەند بوون؟ ئێمە هیچ زیانێکمان نییە هیچ زیانەکانی دانی بەرامبەر پرسیم جگە لەوەش زیانی پێشمەرگەش باوەڕ ناکەم زۆر بێت زۆر کەمن ئەوش احتیمالی هیچ عبوە و شتی وا بێت لە ئەنجامی کەمی ئەزمون ڕوویدا بێت یان لە ئەنجامی گەرمی هێزی پێشمەرگە ڕوویدا بێت ئەمانە هۆکاری ئەوەی کەوا سید و بریندار بێت بەردڵان لەناو هێزەکە ئێمەیان نییە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەگید کەلاری فەرماندەی گشتی هێزەکانی ئەپەگەل لە شنگالەوە سپاس بۆ